وەرزی هەشتەم سیفەتی کەسایەتی کۆنتڕۆڵکەر. کەسانی خۆپەرست نەرگسی. کەسانی خۆپەرست ئەو هەڵسوکەوتەی کە بنەمای سەرەکی کەسایەتیانە بە شێوەیەکی شاراوە و ژێرپەردانە دەری دەبڕن. هەر بۆیە هۆکاری دیاریکردنی کەسایەتی ئەوانە لەناو خەڵکی دیکەدا کارێکی قورس و دژوارە. کاتێک کەسێک بۆ یەکەم جار لەگەڵ کەسایەتێکی خۆپەرستدا ڕوبەڕوو دەبێتەوە، لە یەکەم سەیرکردنیدا بە کەسێکی کۆمەڵایەتی دەبینرێت و توانیوێتی زۆر بەباشی ژیانی کۆنتڕۆڵ بکات. کەسی خۆپەرستیش لە سەرەتای ڕوبەڕووبوونەوەیدا حەزی بەلای دەستکاری سۆزداریدا دەڕوات. هەر لەبەر ئەوەشە سەرەتا وێنەیەکی جوانی لەناو کەسی بەرامبەردا دروست کردووە، چونکە هەرچی زیاتر خەڵکی بە سەرکەوتوو پێهەڵدان و ستایش سوپاسیان بکەن، زیاتر حەزیان بە نزیکبوونەوە و دۆستایەتی هەیە. هەر بۆیە بە تەواوی ئەگەری ئەوەی هەیە کە لە ڕوبەڕووبوونەوەی یەکەمدا نەتوانیت تێبگەیت لە تایبەتمەندی خۆپەرستی و ئەنانیەتی ئەم کەسایەتیانە، وێنایەکی هەڵە سەبارەت بە کەسانی خۆپەرست بوونی هەیە. ئەویش ئەوەیە کە تەنها کەسێکن کە کەمێک زیاد لە ڕادەی سروشتی پشتیان بە خۆیان بەستووە، بەڵام چوارچێوەی دەروونناسی هەرگیز پشتڕاستی ئەم جۆرە پێناسەیە ناکاتەوە. ئێستا ئەو پرسیارە دروست دەبێت کە ئایا جیاوازی نێوان ئەو کەسانەی کە باوەڕ بە خۆبوونێکی بەرزیان هەیە لەگەڵ ئەوانەی کە خۆپەرستن چییە؟ خۆپەرستەکان حەزیان بە دەرخستنی خۆ بە بەهاداربوونیان هەیە. بۆ نمونە ژیان و گیانی خۆیان زۆر بە نرختر و گرنگتر دەزانن لە ژیانی خەڵکی دیکە. ئەوانە نەکەر خۆیان بە تایبەتی دەبینن و پیشان دەدەن، بەڵکو باوەڕیشیان وایە باڵاترن لە خەڵکی. هەندێک لە نیشانەکانی خۆپەرستی کە دەتوانرێت لەناو ئەم جۆرە کەسانەدا ببینرێت بەم شێوەیەیە: ئەوانە هیچ جۆرە ڕەخنەیەک قبوڵ ناکەن و ئەگەر کەسێکیش لەگەڵیاندا سازش بکات، وەکو کەسێکی ماستاوچی لێکدانەوەی بۆ دەکەن. پێویستی زۆریان بەهاندان و ڕێزگرتن و ستایشکردنی بەردەوامی خەڵکی هەیە و هەمیشە حەزیان بەو کەسانەیە کە زۆر ستایشیان دەکەن. لێرەدا باز لە ناسراوترین تایبەتمەندی کەسایەتیە خۆپەرستەکان دەکەین. یەکێک لەو نیشانانە ئەوەیە کە ئەم جۆرە کەسانە هیچ هەلێک لەدەست نادەن بۆ نیشاندانی خۆیان بە کەسانی دیکە. ئەمڕۆ پەیدانەکردنی کەسێک کە لە سۆشیاڵ میدیادا چالاکی نەبێت وەکو پەیداکردنی دەرزیەکە لە ناو ئەمبارێک کادا. بەهۆی ئاسانی و سوودوەرگرتنی دنیای سۆشیاڵ میدیا کە لە ناو ئەو دنیا مەجازیەدا بەدەستی دەهێنیت، ئیدی سوودوەرنەگرتنی بەلایەنی کەمەوە دوو بەرنامە لە ڕۆژێکدا بە ناممکن بەرچاو دەکەوێت، کەواتە ئەمە هەلێکی زۆر گونجاوە بۆ کەسانی خۆپەرست کە خۆیان بە شێوەیەکی درۆزنانە بخەنە بەردەم جیهان و چاوەڕوانی سوپاس و ستایشی فۆڵەوەرەکانیان بن. توێژینەوەکان ئەوەیان پیشان داوە کە لە سەردەمی سەرهەڵدانی ئەم سۆشیاڵ میدیایەوە هاوشێوەی هەڵسوکەوتی کەسانی خۆپەرست پەرەی سەندووە. ئەمەش ئەوە دەخاتە ڕوو کە ئەم دوو بابەتە پەیوەندیان بەیەکەوە هەیە. سۆشیاڵ میدیاکان لە ڕاستیدا ئەو کەناڵ و شوێنانن کە لە ڕێگەی ئەوانەوە کەسانی خۆپەرست دەتوانن دەستیان بگات بەو دنیایی لە بەرچاویان گرتووە. سۆشیاڵ میدیا بۆ ئەو جۆرە کەسانە وەکو پارەیە و هەرچی زیاتر بەکاری بهێنن زیاتر هەست بە خۆشبەختی دەکەن. هەر لەبەر ئەوەشە کە هەمیشە لە بەرنامە کۆمەڵایەتیەکانیاندا لە هەوڵی ئەوەدان وێنایەکی زۆر باشی خۆیان پیشان بدەن و تەنانەت هەندێک جار بە درۆژ وێنەیەک بڵاو دەکەنەوە کە بەهۆی ئەو وێنەیەوە بتوانن پەیامی ئیجابی و سوپاس و پێهەڵدان
بەدەست بهێنن. ئەگەر لە کاتی لێکۆڵینەوە لە پرۆفایلی کەسێک ئەم سێ تایبەتمەندیە تێدا بەدی کرد، پێدەچێت ئەو کەسە خۆپەرست بێت. یەکەم، ئەم جۆرە کەسانە هیچ جۆرە وێنەیەکی خراپ و تەنانەت ئاسایش بڵاو ناکەنەوە. لە هەموو وێنەکانیاندا وەکو مۆدێلەکان و کەسە بەناوبانگەکان دەوەستن و خۆیان پیشان دەدەن و ڕازاوەی و خۆدەرخستنی زیاد لە ڕادەی خۆیان و دەوروبەریان بە تەواوی دیارە. لەگەڵ ژیانی ئاسایی و سروشتی کەسانی دیکە کاتێکەر وێنەیەکی خۆیان بڵاو دەکەنەوە سەبارەت بە عەشق و ژیان قسە دەکەن و لە چاوەڕوانی کاردانەوەی خەڵکیدان. دووەم، دەتوانیت بە بینینی وێنەکانیان بگەیتە ئەو دەرئەنجامەی کە ژیانی ڕۆژانەیان زۆر تایبەت و بێکێشەیە و هەموو پۆستەکانیشیان بەردەوام سەبارەت بە کۆبوونەوە خێزانیە زۆر باشەکانە. لە کاتی خوانەکانی نیوەڕۆدا ئێوارانە پڕ لە زرق و برقەکانە. ئیدی ژیانی وەکو ئەو باڵندەیەیە کە هەموو ڕۆژێک لە پشت پەنجەرەی ژوورەکەی خەریکی خوێندنە و یان وەکو ئەو فیلمە خەیاڵیانەیە کە هەموو پڕە لە خەون و خەیاڵی جوان. سێەم، حەز دەکەن لە بەرگێکی نەرمونیاندا هەندێک لە ژیانیان پیشانی خەڵکی بدەن. کەسانی خۆپەرست هەمیشە پێویستیەکی زۆریان بەوە هەیە کە حەق و ڕاستی لای ئەوانە. بە هەموو هێزێکیانەوە پێداگری دەکەن و شەڕ دەکەن بۆ سەرکەوتن بەسەر هەموو ئەو باس و خواستانەی کە دەیکەن لەگەڵ ئەو بۆچوونانەی کە دەری دەبڕن. تەنانەت ئەگەر کەسی بەرامبەریشیان پسپۆڕ بێت لەو کارە و زۆرترین شارەزایی هەبێت، ئەوان زیاتر پێداگری دەکەن لەسەر ڕاستی بۆچوونەکانیان. لەوانەیە لە سەرەتاوە قسەکردنەکانی بە ئاسایی بەرچاو بکەوێت و زۆر دیار نەبێت، بەڵام لە درێژەی قسەکانیدا بەرەبەرە تێدەگەیت. لەوەی باسێکی تایبەت دەیەوێت پاساو بۆ قسەکانی بهێنێتەوە، چاکسازی دەکات لە قسەکانیدا بە جۆرێک کە نایەوێت بەو شێوەیەی کە خۆی پیشان بدات کە پێچەوانەکەی وتووە. بۆ نمونە ئەم گفتوگۆ دۆستانەیە لەبارەی نان خواردنێکی بەیانیەوە لە بەرچاو بگرە. وەرە با بۆ نانی بەیانی بچین بۆ ئەو خواردەمەنیەی خوار مەیدانەکە. بەڵام ئەو خواردەمەنیە دەوروبەری کاتژمێر 12 دەکرێتەوە. من هەمیشە بۆ ئەوێ دەچم بۆ خواردن. نەخێر، من دڵنیام کاتژمێر 9 دەیکەنەوە، تەنانەت مینۆی نانی بەیانیشیان هەیە. نەخێر، مینۆی بەیانیان شەوانە ڕۆژیە. لە دوای کردنەوەی هەر کاتژمێرێک بڕۆیت دەتوانیت داوای نانی بەیانیان بکەیت. زۆر باشە، وەرە با ئێستا بڕۆین تا پیشانت بدەم کە ئێستاش کراوەیە. هەر کە هەردووکیان بەرەو خواردەمەنیەکە دەڕۆن، کاتێک دەگەنە ئەوێ سیر دەکەن داخراوە و لەسەر دەرگاکەش نووسراوە کاتژمێر 11 دەکرێتەوە. هاوڕێی خۆپەرست کە نایەوێت بە درۆکە بکەوێتەوە، خراپ بەرچاو بکەوێت، ڕاستەوخۆ دەڵێت. دوێنێ کە هاتم بۆ ئێرە کاتژمێر 9 کرابوویەوە. لەوانەیە بەرنامەی ڕۆژانەی ئیشکردنیان جیاواز بێت و بە تاک و جوود ئیش بکەن. لەسەر دەرگای خواردەمەنیەکە هەڵواسراوە ئەم خواردەمەنیە هەموو ڕۆژێک کاتژمێر 11 دەکرێتەوە. هاوڕێی خۆپەرست هیچ ڕێگایەک نادۆزێتەوە بۆ پێی پێبردن بەڕاستی قسەکەی هاوڕێکەی. لە کاتێکدا ڕۆژی پێشوش لەو کاتژمێرەدا کراوە نەبووە. دەبێت ڕاستی زۆربەی کات لای کەسی خۆپەرست بێت، چونکە ناتوانێت ئەگەری کەمترین ڕادە بۆ هەڵەکانی قبول بکات و بەردەوام بە هەموو هێزێکیەوە دەجەنگێت تاوەکو کۆتا قسە خۆی بیکات. هیچ کاتێک خۆیان بە کەم و کورت نازانن و ئامادەنین شکستەکەیان قبول بکەن. تەنانەت ئەگەر ئەم شکستە بە سادەی قبولکردنی کاتژمێری ئیشکردنی خواردنگەیەکیش بێت، ئەو دەنگەی کە کەسانی دیکە ناچار دەکات بە گوێگ لێگرتن. یەکێک لە تایبەتمەندیەکانی دیکەی کەسی خۆپەرستە. ئایا تاوەکو ئێستا هەوڵت داوە لەگەڵ کەسێکی خۆپەرست گفتوگۆ بکەیت؟
زۆر بەکەمی دەتوانیت ئەو قسەکردنە ناو بنیت گفتوگۆ، چونکە زۆرتر هاوشێوەی گوێگرتنە، بەبێ ئەوەی هیچ هەل و کاتێک بدات بەوەی کە تۆ قسە بکەیت. کەسی خۆپەرست هەمیشە وا بیر دەکاتەوە کە تەنها بیرکردنەوە و چیرۆک و قسەکانی ئەو شایەنی بیستنن. ئەو مافەزاتیە بەخۆی دەدات کە دەبێت هەر ئەو بۆ چوون و قسەکانی بخاتە ڕوو، چونکە خۆی بە باڵاتر دەزانێت لە خەڵکانی دیکە. لە دیدی ئەم کەسانەوە هەر شێوە بیرکردنەوەیەکی دیکە یان دەرئەنجامێکی جیاواز لەگەڵیاندا نەگونجاو و قبوڵ نەکرا و بەرچاو دەکەوێت، تەنانەت ئەگەر گریمانەیەکی لۆژیکی و زانستیش بێت. ئەڵبەت بێگومان خودی کەسی خۆپەرست ئاگاداری ئەم بابەتەی نییە، چونکە هەرگیز ڕێگا نادات بە خەڵکانی دیکە قسە بکەن و ئەگەر کەسێکیش قسە بکات قسەکانی بەناڕاست دەزانێت. تەنانەت لە ڕۆژی ڕووناکیشدا ناتوانرێت خۆت لە تاریکی ئەو کەسانەی خۆت داوە بەدەستیانەوە ڕزگار بکەیت. پرسێکی دیکە لەبارەی ئەم خۆپەرستانەوە هەیە، ئەوەیە کە زۆر جار دەبینیت لە نیوەی قسەکەتدا پێت دەبڕن، یان تەنانەت کاتێک کەسێکی دیکە قسە دەکات بەبێ گوێدانە قسەکانی بەرامبەری درێژە بە قسەی خۆی دەدات تاوەکو ناچاری بکات بە بێدەنگی. تەنانەت لە قسەکردنی ئاساییشدا ناتوانن تەحامولی ئەوە بکەن بەرامبەرەکەیان قسە بکات. بەگشتی هەلێکی زۆر کەم دەدەن بە کەسانی بەرامبەریان بۆ ئەوەی قسە بکات، چونکە وا دەزانن ئەو ڕێگا پێدانە کەمەش ئەوان بەرەو ئەوە دەبات زیاتر بۆ چوونی خۆیان بخەنە ڕوو، هەر بۆیە ترسیان لەو قسە کەمەش دەبێت. هەر بۆیە زۆربەی کات کە گفتوگۆ لەگەڵ کەسێکی خۆپەرست دەکەیت زیاتر لە شێوەی گوێگرتندایە و ئەویش زیاتر قسە لەسەر خۆی دەکات. ئەو زیادە ڕەویەی کە کەسێکی خۆپەرست لە مێشکیدا سەبارەت بە بەهاو بوونی خۆی هەیە بەگشتی کاریگەری زۆری هەیە لەسەر واقعیەتی دەرەوە و هەڵسوکەوتەکانی. بەردەوام پێویستی بەهاندان و سوپاسکردنە و ترسی لە ڕەخنە و شکستە و بەردەوام پاسا و بۆ سەلماندنی بابەتەکانی دەهێنێتەوە. پێویستی بە وەفاداربوون و ستایش بۆ کەسی خۆپەرست وەکو پێویستیەکە بۆ ئۆکسجین لە کاتێکدا کە ڕەخنەگرتن و گومان دروستکردن لەسەریان وەکو ژەهری کوشندەیە. ئەوەی کە لەبارەی خۆپەرستەکانەوە شایەنی سەرنج و گرنگیدانە ئەوەیە کە ئەم جۆرە کەسانە خۆیان پیشانی قوربانیەکان دەدەن، چونکە دەزانن پێویستیان بە ستایش و پیاهەڵدانی خەڵکی هەیە. هەر بۆیە دەچن بۆ لای ئەو کەسانەی لە ژیانی خۆیان ڕازی نین و بە خستنە ڕووی ژیانی خۆیان بەو شێوە ڕوخسارە سەرکەوت و زۆر باشە بێکەم و کورتەی کە لەسەرەوە ئاماژەمان پێکرد قوربانیەکە دەخەنە ناو داوە و سوود لە گلەیی و حەسرەت و خۆزگەکانیان وەردەگرن. کاتێک پەیوەندیەکە زیاتر دەچێتە پێشەوە کەسی خۆپەرست دەست بە پێدانی گەڵاڵە و نمونە خۆپەرستیەکانی دەکات، بەڵام هێشتا نەگەیشتۆتە قۆناغی گەشانەوە. ئێمەش حەز دەکەین نزیکی ئەو کەسانە بکەوینەوە کەوا دەردەکەوێت بێ کێشە و گرفتن، تاوەکو خەڵکیش ئێمە لە پاڵ ئەوانە و لە پەیوەندیمان لەگەڵیاندا و لە هاوشێوەبوونمان لەگەڵیاندا ببینن. ئەم بابەتە هاوشێوەی خواستەکانی سەردەمی مێرد منداڵیمانە، ڕێک وەکو ئەو کاتەی کە حەزمان دەکرد لەگەڵ کەسی خۆشەویست و زیرەکی قوتابخانەکەمان ببینە هاوڕێ و پەیوەندیمان هەبێت. بنەما و هۆکاری ئەم حەزانەش ئەوەیە کە ئێمە وا بیر دەکەینەوە کە ئەگەر نزیک بینەوە لەم کەسە بێکێشە و بێکەم و کورتانە تایبەتمەندی و هەڵسوکەوتەکانمان وەکو ئەوانی لێ دێت و لە ئەنجامدا هەنگاوێک بەرە و بێکێشەی و بێکەم و کورتی دەڕۆین. کەسانی خۆپەرست پێشوەخت دەزانن تۆ چیت دەوێت، هەر بۆیە توانایەکت بەرە و هاوشێوەبوونی خۆیان پەروەردە دەکەن، لەگەڵ تۆدا بە شێوەیەکی تایبەتی تر هەڵسوکەوت دەکەن، داوات لێ دەکەن
کە کارێکی باشتر ئەنجام دەیت بۆ ئەوەی هەست بە گەورەبوون و نرخداربوون بکەیت و بە شێوەیەک ستایشی تۆ دەکات کە کەمتر بەرچاو دەکەوێت کە خەڵکانی دیکە بەو شێوەیە ستایش بکات. هەر بۆیە لەم کاتەدا تۆش هەست بە گەورەی و ڕێز دەکەیت، لە ئەنجامدا زیاتر و زیاتر تینووی سوپاس و پێزانینی دەبیت. ئەم پرسە دەبێتە هۆی ئەوەی کە بیر لە خۆشحاڵکردنی کەسی خۆپەرست بکەیتەوە و ئەو کارەی کە ئەوان دڵخۆش دەکات ئەنجامی بدەیت و بۆ گەیشتن بەو پلە و ئاستەش بە قورسی هەوڵ دەدەیت. پاشان بەرەبەرە تێدەگەیت کە زۆر کار و هەڵسوکەوتت لەسەر بنەمای جێبەجێکردنی خواستەکانت بەهۆی بینینی ئەو کەسانەوە بووە. کاتێک کە تێگەیشتیت کە پەیوەستبوونت سەبارەت بە کەسێکی دیکە بە تەواوی بۆ پشتگیری و پشتبەستن بەو کەسە زۆر بووە. ئاگاداری خۆت بە لە سەرووی هەموو ئەمانەشەوە ڕازیبوونی تاکە کەسی خۆتە لە خۆت، هەرچەند خۆشە لەلایەن کەسانی دیکەوە پشتگیری بکرێیت و پەسەند بکرێیت، بەڵام لەگەڵ ئەوەدا ئەگەر تۆ بتوانیت بەو شێوەیە کە هەیت خۆت قبول بکەیت و لە هەر هەلوو مەرجێکدا بێت هەوڵ بدەیت چێژی لێوەرگریت، ئەو کاتە لە ئیلهام وەرگرتنی شێوەی ژیانی هەر کەسێکی دیکە لە دەرەوەی خۆت زۆر گرنگتر و بەچێشتر و بەنرخترە. بە کورتی بۆ ناسینی وێنای تایبەتمەندی خۆپەرستێک دەسەڵاتدارێکی ستەمکار لە ناو جیلێکی سەربازیدا بێنە بەرچاوت. ئەم جۆرە کەسانە بە دوای ئەوەدا دەگەڕێن ڕێزیان لێ بگیرێت و ستایش بکرێن، پەیکەریان لێ دروست بکرێت بۆ ئەوەی ببنە نمونەیەک بۆ خەڵکانی دیکە، بۆ ئەوەی هەمیشە لە بیریان بێت کە سوپاسگوزاری بن و ستایشی بکەن. ئەگەر کەسێکیش لە دژیان بوەستێت دەبێت ڕاستەوخۆ و بەبێ دواکەوتن سزای توند بدرێت. کەسانی دژە کۆمەڵایەتی